والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. يكيش ديك يا ساكان لحكم كان كخواي جورة لسورة النساء دا لآتي بازدا باسي لك باسي حكمي آفرتي زناكر لسرتا دا كإسلام هاتوا كبيغمبر هاتوا صلى الله عليه وسلم سزاكي بس جوريك بوا وبياوان سزاكيان چون بوا كآتي بازدا دفرمت واللاتي يأتين الفاحشة من نسائكم واللاتي أو آفرتاني يأتين الفاحشة خلدستن بأنجام داني داون بيسي من نسائكم لجنكاني إيوة لا آفرتاني إيوة يعني لو آفرتاني كإيمان دارن فاستشهدوا يعني بيك نشاهد عليهن بسريانوا يعني لكاتي الزنا كردن دا 4 منكم شوار بياو لخوتان هر آفرتك بو اوي إثبات ببه لسري كزناي كردوا هر لسرتاي إسلامتي دا و استاشي لقل دابه پێویستی بە شاهدی چوار پیاوی ئیمانداری مسلمانە کە بە حەقیقی کردداری زیناکردنەکەیان لە پیاوەکە و لە ئافرەتەکەدا بە چاوی سەر دیبێت بەبێ هیچ گومان و بەبێ هیچ دوودڵیەک ئەوە کە بەیەکەوە دەیان بینن ئەوە کە لە ژوورێک دەیان بینن ئەوە ئەگەر هەتا لەژێر بەتانی و لێفەیەکیشدا بیان بینن ئەگەر چاویان لە ئەندامی مینەی ئافرەتەکە و نێرینەی پیاوەکەی نەبێ بە شاهد حساب ناکرێن و شاهدیان لێ قبول ناکرێت. واللاتی یأتین الفاحشة من نسائکم ئەو ئافرەتانەی کە هەڵدەستن بە ئەنجامدانی کاری داوێنپیسی کاری زینا من نسائكم بلام لجنكاني ولا آفرتاني ولا آفرتاني إيماندار فاستشهدوا عليهن بك نشاهد لسريان 4 منكم شوار بياو لخوتان فإن شهدوا أجر شوار بياو شاهديان دا لسر آفرتك كزناي كردوا شاهديك كبلن بچاوي خومان بينيو مانا فلان آفرتا زناي كردو چاومان لكرداركي بو چي ليبكن فأمسكوهن ئەو ئافرەتانەی کە زینایان لەسەر ئیسپات دەبێ بیان هێڵنەوە فی البویوتی لە ماڵەکانی خۆیاندا وەکو ئەوی دەست بەسەریان کەن مەهێڵن بچنە دەرێ حتا یەتەوەفاهن المەوت هەتا ئەو کاتەی یەتەوەفاهن المەوت مردن دەیانگاتێ و دەمرن یعنی هەتا هەتایە با هەر لە ماڵەکانی خۆیان دابن ڕێگری چوونە دەریان لێ بکەن بۆی جارێکی دیکە ئەو پیاوەی کە زینای لەگەڵ کردووە یا ئەو پیاوانەی دەیانەوێت زینایان لەگەڵدا بکەن دەستیان پێیان نەگا ئەو یەجعل الله لەهن سەبیلا یا تا ئەو کاتەی دیاری دەکا خوا لەهن بۆ ئەو جۆرە ئافرەتانە سەبیلە ڕێگایەکی دیکە. طبعاً خوای گەورە دوایە حکومەکەی گۆڕی یانەی گۆڕی زۆرێک لە عولەما و دەتوانین بڵێن هەموو عولەمای قەدیم رأيان واك أو آيات منسوخة بو آياتي كلا سورة نور دا باسي رجم ككات هبوة وبو آياتي كباسي حدك صداركي دكا بآيات سورة نور أو آيات نسخ كراوتوا لسرتاي إسلامتي دا آفرت كزيناي لسر إثبات دبو سزاي آفرتكي تيبو هيش نوي بو لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەرکردنی بوو لە ماڵەکەی خۆیدا نەک دەست بەسەریکەی نانی نەدەیە و ئاوی نەدەیە ئاوانە تەبەن نان و ئاوی دەدرایە بەزڕێی چوونە دەری لێ دەگیرا بۆ ئەوی دەستی نەگاتەوە بە زینا پارێزراوە بێ لە زینا جارێکی دیکە داوێ تووشی داوێنپیسی نەبێتەوە چونکە ئەوانەی تووشی داوێنپیسی دەبن و فێری داوێنپیسی دەبن ئەگەر چاودێریان بەسەرەوە نەبێت و ڕێگایان پێ بدرێت زەحمەت کۆنتڕۆڵ دەکرێن یان جاخوا دەفەرمێت یان هێڵنەوە هەتا ئەو کاتەی دەمرن یان هەتا ئەو کاتەی خوای گەورە بڕیارێکی دیکە حکمێکی دیکە دەردەکا لەسەریان ئەوە تەفسیرێکی دیکە تەمان لە تەفسیرە تازەکان زۆریان دەفەرمون ئەو ئاەتە باسی زینای ئافرەت و پیاوی نییە
دەفەرمونون باسی هاوی ئێستا پێ دەوترێ هاوڕەگەز بازی، ئەنی ئەوە دەڵێن سزای ئافرەتانێکە کە ممارەسەی جنسی لەگەڵ یەکتریدا دەکەن، ئافرەت لەگەڵ ئافرەتی کە دیارە بەداخەوە تەمان لەناو خەڵکی مسلمانیشدا ئەو ثەقافەت و ڕۆشنبیریە لاوازە خەڵکێک لەوانەیە پێیوا بێ جیاواز بێت لە زینای کە لە حەقیقەتدا یەکێکە لە کەبائیر و گوناهە گەورەکان. ئەگەر چۆن نێربازی ئاەتەکەی دیکە باسی دەکەین خراپە و تەمان سزا و تۆڵەی لەسەرە، کاتێکیش کە ئافرەتێک لەگەڵ ئافرەتێکی مینەیەک لەگەڵ مینەیەکی ممارەسەی جنسی دەکا، غەریزەی جنسی خۆی لەگەڵ هاوشێوەیەکی خۆیدا تەمان خاڵی دەکاتەوە، ئەوەش تەمان حرامە. وەجا حولەمای تازە دەفەرمون ئەو ئاەتە مەنسوخ نییە، بە تایبەتی ئەوانەی کە دەڵێن نەسخ لە قورئانەدا نییە، دەڵێن ئەو ئاەتە باسی ئەو ئافرەتانەیە کە ممارەسەی جنسیان بەیەکەوە کردووە کە کاتی خۆشی هەر هەبووە و ئێستاش دیارە حاڵەتێکە و لەناو زۆرێک لە میلەتاندا بە قانونی تەمان ڕێگای پێدەدرێت، بە تایبەتی لەو وڵاتە ئەوروپی و ئەوانە و لەناو موسڵمانانیشدا وەکو ئەوەیەکی چاولێکەری تەمان حاڵەتەکە بوونی هەیە، بۆی ئەو ممارەسە جنسیە کە لە بینی دوو ئافرەتدا دروست دەبێت دەفەرمون کاتی خۆشی هەبووە خوای گەورە سزای ئەو ئافرەتانەی داوە بەوەی کە لە ماڵەکەی خۆیاندا بهێڵدرێنەوە، نەیان هێڵن بگەنە ئەو کەسەی کە ممارەسە جنسیەکەی لەگەڵدا کردووە. جا هەر کامێکیان بێت تەمان سزای ئافرەتێک کە زینای لەگەڵ پیاوی کردبێت لە سەرەتای ئیسلامەتیدا هەر بەو شێوازە بۆ کە بیهێڵیەوە لە ماڵەکەی خۆتدا نەگڕزمیکەی هەتا ئەو کاتەی دەمرێ، یان تا ئاەتەکەی دیکە هاتوتە خوارێ کە خوای گەورە ئەوەی ئەگەر نەسخ کردبێتەوە هەر چۆنێکی بێت تەمان ئەو کەسەی ممارەسەی جنسی لەگەڵ هاوشێوەکەی خۆی دەکا سزا و جەریمە و تاوانێکی کردووە و سزای دنیایشی لەسرە، لای کەمی سزاکەی ئەگەر ئافرەت بێ سزاکەی سزنکردن و دەست بە سەرداگرتنیەتی. واللاتی یەئتینە الفاحشەة من نسائکم، ئەو ئافرەتانەی کە هەڵدەستن بە کاری داوێن پیسی لە ژنەکانی ئێوە، یعنی ئیماندار بێ، چونکە کەسێک کە ئیماندار نەبێ خۆ زینای هەر بە حرام نازانێت. فاستشهدوا عليهن أربعة منكم، بیکەنە شاهید بەسەریانەوە چوار پیاو لە ئێوە، طبعا لە شاهدی زینایدا طبعا شاهدی پیاوان وەردەگیرێ، ئافرەتان وەرناگیرێ و لە پیاوانیش دەبێت پیاوانی ڕازگۆ و دیندار و لە خواترز بن، ئاسان نەتوانن گومان و وەک دەڵێ لەسەر کەسێک دروستکەن یا بوختان بۆ کەسێک هەڵبەستن، چونکە ئافرەت طبعا لە دوو حاڵەت بەدەرنیە، ئافرەتێک کە بە کەڵکی شاهدی بێ خاوەنی ئیمان و حیا و شەرم بێ ڕووی نایە بەڕاستی سێسەیری پیا و ئافرەتێکی کە ئەو کاتێک کە ممارەسەی جنسی و سەرجەی بەیەکەوە دەکەن و ئەگەریش هێندە طبعا بەلایەوە ئاسایی و طەبیعی بوو ئەو کاتە دیارە ئیمان و ئیلتیزامەکەی ضعیفە ئەو کاتەی بە کەڵکی شاهیدیەکەی هەر نایە، بۆیە ئافرەت کەمتر ئەوەی پێدەکرێت، بۆیە خوای گەورە شاهدی ئافرەتی لەوەدا قبول نییە و ئەوەیەکی دیکەش هۆکارێکی کەس لەوانەیە هەبێ ئافرەت عەطف و سۆزی بەسەر دازاڵە بەڕاستی. ئافرەت ئەگەر بزانێ بە شاهدیوی کەسێک ڕەجم دەکرێت یا دەکوژرێت لەوانەیە سۆزەکەی و عەطفەکەی نەیهێڵێ وایە و خاڵێکی کەش هەیە طبعا هەر حەقیقەتە دەبێت بڵێن ئافرەت ئەگەر ڕقی لە ئافرەتێکی هەستا یا ڕقی لە پیاوێکی هەستا لەوانەیە بوختان بۆ کردنیشی لەوانەیە بەلاوە شتێکی بەسیط بێت و ئاسان بێت، بۆیە طبعا خوای گەورە شاهدی ئیزینای طبعا تەنها بۆ ئافرەت بۆ پیاوان داناوە، پیاویش دەبێت چوار بن قسەی هەر چواریشیان وەکو یەک بێ، ئەو جار نابێت قسەکەشیانەوە بێ بڵێن بەیەکەوە دیتمان و لە فڵان شوێنەی بوون و دەستیان بەیەکەوە بوو، ئەوانە هیچیان بە شاهید قبول نین، دەبێت ناوی ئەندامی نێرینەی پیا و ئافرەتەکەی بێنن ئەو کاتێک کە ممارەسەی جنسیان کرد و ئەو کاتی شاهدیان قبوڵە. ئەگەر ئەویان پێ نەکرا ڕێک عکس دەبێتەوە، ئەوەی زینایەکەی کردووە لەوانەیە کردبێت تێکی سزای زینای لێ بەسەردا جێبەجێ ناکرێت، ئەوەی بوختانەکەی کردووە، ئەوەی کە شاهیدیەکەی پێ ئیسپات ناکرێت بوختان، یعنی سزای بوختانکردنی لێ دەدرێت و هەشتاداری لێ دەدرێت و کاتی. فإن شهدوا ئەگەر چوار پیاو شاهدیاندا فأمسكوهن في البيوت بیان هێڵنەوە لە ماڵەکانیان حتى يتوفاهن الموت هەتا دەمرن ئەو يجعل الله لهن سبيلا، یا خوای گەورە ئەو يجعل الله یا دادەنێ خوا بۆیان
سەبیلە ڕێگایەکی دیکە ئەو یەجعل الله لەهن سەبیلە یا تا ئەو کاتەی خوای گەورە یاسایەکی دیکە دەستورێکی دیکە قانونێکی دیکەیان بۆ دەردەخات و بە شێوەیەکی دیکە چارەسەریان دەکات. جا هەندێک کەس دەڵێن باشە بۆ ئافرەت کاتی خۆی سزن کراوە ئەی پیاوەکە طبعا عولەما دەفەرمون ئافرەت لەبەرەوەی يعني پێویست نییە بچێتە دەرێ و کەسابەت و نەفەقە و بژێوی خۆی و کەسشی لەسەر نییە ئاسان دەکرێت لە ماڵێدا بهێڵیەوە بەس پیا و بان جەریمەشی کرد بێت و تاوانیشی کردبێت ناکرێت لە ماڵێکەی بیحەسێنیەوە جەریمەشی کرد بێت و لە کەسابەت و لە ئیشیش بیحەسێنیەوە بە خێویکەی و قەڵەویکەی ئێستا ئەوەی جەریمەی کردووە دەیخەنە سزنێکی سێزەمە خواردنی باش و چاک و ئەوانەی دەدەنێ کەسەکە وای لێدێ جەریمە و تاوانکردنی بناوە بەلاوە شتێکی ئاسایی بێ بۆیە پیاو دەبێت کەسابەت و ئیشکە بۆیە تەبەن سزای پیاوی بەو شێوەیە نەبووە. ئێستا ئەو ئاەتەی دواتر دەفەرمێت وەلەدانی ئەو دوو کەسانەی یەئتیانیها منکم هەڵدەستن بە ئەنجامدانی داوێن پیسی لە ئێوە فەئاذوهما ئازاریان دەن. جا ئەو ئاەتەش دیسان سێ چوار تەفسیری هەنا هەندێک دەفەرمون حکمەکە بۆ پیا و ئافرەتە سەرەتا پیا و ئافرەت کە زینایان کردووە لە زیاتی ئەوەی پیا و ئافرەتەکە ڕەجم بکرێن یا سەد داری تەواویان لێ بدرێ بەس تۆزێک بە نەعل و زلە و داری بچووک بچووک سزا دراون و تعزیب دراون هەردووکی وەکو یەک هەم پیاوەکە هەمیش ئافرەتەکە. تەفسیرێکی دیکەی ئەوەیە دەفەرمون ئاەتی یەکەمەوەی پێشتر تەفسیرمان کرد بۆ ئەو پیا و ئافرەتانەیە کە مێردارن ئەو ئافرەتانەی کە مێردارن سزاکەیان ئەوەیە کە لە ماڵەکەی خۆیدا بیان هێڵیەوە ئەوە بۆ ئافرەتێکیە مێردی نەکردووە بەڵام تووشی زینای بووە یان کوڕێک ژنێ هێناوە تووشی زینای بووە سەرەتای ئیسلامەتی دەفەرمون سزاکەیان ئەوە بۆ تەنها تۆزێک سزا بدرێن بە نەعل و پێڵا و هەندێک قامچی و داری بەسیت سزایان بەسەردا جێبەجێ بکرێن. ئەوە تەفسیرێکی دیکە. طبعا تەفسیرێکی دیکەی ئەوەیە دەفەرمون ئەو ئاەتە ئەسڵەن هەر مەنسوخە ئیشی پێ ناکرێ بە ئاەتی ئەوەکردن ئاەتی سەددارەکە جلدەکە ئەو ئاەتە نەسخ کراوەتەوە. ئێستا ئەگەر کوڕێک ژنی نەبێ و زینای بکە کچێک شووی نەکرد بێت و زینایکە سزاکەی چییە؟ سزاکەی جلدە سەددارە بەڵام کوشتن نییە ڕەجمی تێدا نیە ئەگەر ژنی نەهێنابێت و شووی نەکرد بێ. و هێندێکیش دەفەرمون ئەو ئاەتەی پێشوو باسی گوتمان باسی ئەوەیە کە ئافرەت لەگەڵ ئافرەتی ممارەسەی جنسی کرد بێ ئەو ئاەتە دەفەرمون باسی نێربازیە باسی ئەو کردارەیە کە کاتی خۆی قەومی لووت کردوویەتی کە پیاو لەگەڵ پیاوی نێرینە لەگەڵ نێرینەی ممارەسەی جنسی بکە سزای ئەو کەسەی بریتە لە سزادانی. جا سزادان لە سەرەتای ئیسلامەتیدا سزایەکی سووک و ئاسان بووە بەڵام ئێستا بۆ معلوماتان سزای ئەو کەسەی کە نێربازی دەکات جا هەر کامێکیان بێ بکەر بێ یا لەگەڵ کراو بێ سزاکەی بریتە لە کوشتنێک بە ئازارەوە ها. جا هەندێک دەفەرمون دەیبەنە بەرزاییەک لە شاخێکی بەرز و بڵندرا تەوان بەری دەدەنەوە و لە پێشاوی خەڵکیش بەعکسی ئەو کەسێک کە زینای دەکا دەخرێتە چاڵێکی و پەردەی بەسەردا دەدرێ ئەو جا ڕەجم دەکرێت. کەسی ئەوەی نێربازی دەکات و کرداری قەومی لووت دەکات سزاکەی قورسترە. هێندێک دەفەرمون ئەو ئاەتە ئەسڵەن باسی ئەوەیە وەلەذانی یعنی ئەو هەر فعلەنیش ئەگەر معنای لۆغەویەکەی لێ دەینەوە ئەلەذان بۆ مذەکەری بەکاردێت وایە ئەلەذانی یعنی ئەو دوو نێرینەیە ئەو دوو کەسە نێرینە. هێندێکی دەفەرمون نامە بەستی تەغلیبە یعنی نێر و مەیەک ئەگەر بەیەکەوە هەر کامێکیان بێ سەرەتای ئیسلامەتی سزاکە ئاوا بووە. وەلەذانی یەئتیانیها منکم ئەو کوڕ و کچەی هەڵدەستن بە ئەنجامدانی داوێن پیسی منکم لە ئێوە فەئاذوهما ئازاریان دەن فەئین تابا جا ئازارەکە بەپێی کەسەکانە هەیە لەوانەیە بە زلەیەکی تەنبێ بێ هەیە لەوانەیە بە قامچێکی تەنبێ بێ هەیە لەوانەیە پێویستی بەوەی هەبێ 20 ئەو کاتی دەکەوێتە سەرچی سەرەتا تەبەن ئەگەر ئاەتەکە بڵێن مەنسوخ نییە دەکەوێتە سەر بڕیاری قازی حاکم بەچی تەنبێیان دەکات. وەلەذانی یەئتیانیها منکم فەئاذوهما ئەو پیا و ئافرەتەی کە هەڵدەستن بە داوێن پیسی یان ئەگەر بڵێن ئەو دوو نێرینەیە کە هەڵدەستن بە ممارەسەی جنسی لەگەڵ یەکتری فەئاذوهما ئازاریان دەن. ئەی فەئین تابا ئەگەر تۆبەیان کرد و
تۆبەیان کرد پەشیمان بوون لەوەی کە کردویانە ئەوە یەک و ئەصلحا خۆشیان چاکرد بڕیاریاندا خۆیان چاکەن گۆڕانکاری بەسەر خۆیان دابێنن خوا دەفەرمێت فأعرضوا عنهما وازیان لێبێنن هیچی دیکە سزایان مەدەن یعنی تا قیامەتێ با ئەو لەکەیان هەر بەسەرەوە نەمێنێ لەبیر خۆتانی بنەوە بەو کارە قێزەونە ناویان مەهێنن کە لە وڵاتی ئێمە گەر کەسێک شتێکی ئاوای بە منداڵیش کردبێ جاری وایە لە دەوروبەری خۆی لی دەکەن بە لەقەب یا تا دەمرێ وەک دەڵێ نەقص و کەم و کوردیەکەی هەر بەسەرەوە دەمێنێتەوە خوا دەفەرمێن ئاوامەکەن فأعرضوا عنهما وازی لێبێنن إن الله كان توابا رحيما بيقمان خواهي قورة زور توبة وردقريتو زور جبا بزية واضحة واللذان يأتيانها منكم أو جنوب ياواني كهل دستن بأنجام داني داوين بيسي لأيوة آزاري عندن اگر آوا تفسيري كين بلين مبستي جنوب ياويشا اگر تفسيري اوي بي بلين بو رقزي هاو شوية دەتوانین بڵێن ئەو نێرینانەی کە هەڵدەستن بە کاری جنسی لەگەڵ یەکتری ئازاریاندە یان ئەو کوڕ و کچانەی کە شویان نەکردووە و ژنیان نەهێناوە بەڵام داوێن پیسیان لێ ئیسپات دەبێ ئازاریاندە بەڵام فەئین تابا هەر کاتێک تەوبەیان کرد و پەشیمان بوونەوە و ئەصلحا تا خۆشیان چاکرد بڕیاری خۆچاکردنیشیاندا فأعرضوا عنهما پشتیان تێکەن وازیان لێبێنن هیچی دیکە بەو بە چاوی سووک و بە چاوی کەم و بە چاوی تاوانکاری و خراپەکاری سەیری کەسەکەی مەکەن چونکە کەسەکە تەوبەی کردو و پەشیمان بۆتەوە إن الله كان توابا رحيما بيقمان خواهي قورة تواب يعني أو كسي زور توبة وردقري زور توبة يعني جارك گناه دكي ويا دكري هر ليد ورقري 2 جار 3 جار 10 جار یا هزاران کەس ڕۆژانە گوناه دەکا وایە بەڵام خی گەورە ئەگەر تەوبەی بکەی و پەشیمان ببیەوە تەوبەکەت هەر لێ وەردەگرێ ئەنجا ڕەحیمیشە خی گەورە میهرەبانی و بەزەییشی زۆرە تەوبەکەت لێ وەردەگرێ لەسەر گوناهەکەی سزاش نادا و بەزەییشی پێدادێتەوە لە بەرامبەری تەوبەکەیدا دەتخاتە باشتیش ئەو جار تەوبە بۆچێ قوبوڵە إنما التوبة على الله بێگومان تەوبە لای خوا على للذين بو أو كسانية يعملون السوء بجهالة أنجام ددن السوء تاوان خرابة بلا بجهالة بنزاني يعني سي بنزاني طبعا اگر آوا تفسيري كين اگر تو بنمونا كارك كي نتزاني بي او كار گناه او كرد بيتد اصلا بخوي هر توبينا هر بگناه حسابنا حالين او تفسيره اوانا او کسی که يعني گناه دکا بلام لكاتي گناهكيدا نزانه يعني نازانه سزاكي چندا نازانه سزاكي چونه دنا اگر بزانه سزای گناهكي چندا عقوبه گناهكي چندا لذتي گناهكي تنها تركيك و ديت و دروا واضحه خوي زنا و دان بيسي دکا خوشيكي چند خوشي لێ دەبینێ هەموو خۆشیەکەی چرکەیەکە چرکەیەکە غەریزەکەی خاڵی بوو بەتاڵ بوویەوە ئێمە باسی ئیمانداری دەکەین ئەوەی کە ئیماندار بێ هەر حەز و غەریزەکەی خاڵی بوویەوە لەو چرکەی ڕاپەشیمانە ئەوجار ئەگەر کەسێک بزانێ یەقینی هەبێ بەنمونە زینای بکا و لە پێش چاوی خەڵکی 100 داری لێ دەدرێ دەیکا نایکە ئەگەر حکمی ئیسلامیش هەبێ کابرا بەو نێتەی زینای دەکا پەردەپۆشیکا وایە ئەوەی دزی دەکا تەمانەکە بزانێ لێ ئاشکرا دەبێت دزیەکەی دەکا ئەگەر یەقینی هەبێ دەستی دەبڕندەیکا نا ئەگەر یەقینی هەبێ لە بەرامبەر ئەو دزیەیدا لە ناو جەهەنەمێدایە وەک دەڵێ دەسووتێنرێت و سزا دەدرێت یا لە قیامەتێ ئەوەی دزیویەتی لە پێشاوی هەموو خەڵکی لێ ئاشکرا دەکرێت بۆیە جەهالە یعنی نەزان بە سەرنجامەکەی إنما التوبة بۆیە هەرچی ئیبن عەباس دەفەرمێ هەرچی گوناه دەکا نەزانە لە کاتی گوناهکردنەکەیدا نەزانی بە عاقبەتەکەی نەزانی بە سەرنجامەکەی ئەگەر وەکو زانست و علمیش بیزانی بە یەقینی پێدوان نییە سزاکەت بەسەردا جێبەجێ دەکرێت وا نازانی سزاکەت بەسەردا جێبەجێ دەکرێت بۆیە گوناهەکەی دەکەی دەنا وەرە کام گوناها بەلاتەوە زۆر خۆشە وەرە لە قتەی گوناهکردنەکەیدا جەهەنەم و ئاگر بێنە پێش چاوی خۆت یان وەرە یەک پەنجەیەکی خۆت بخە سەر ئاگری وایە یەک پەنجەیەکی خۆت بسووتێنە بزانە گوناهەکەت پێ دەکرێت بێگومان پێت ناکرێت بۆیە خوا دەفەرمێت إنما التوبة
على الله كواتا دكري همو كس توبة بكاها همو كس پشیمان بيتوا إنما التوبة على الله بيقمان توبة على الله لا إخوة للذين بأو كسانة يعملون السوء أنجام ددن خرافة بلان بين جهالة بنفامي بنزاني نازان سرنجامي گناه تاوانا كيان چيو چون بگناه كيان سزا ددن ثم يتوبون پاشان توبة دكن و پشیمان دبنوا بلان من قريب لماويكي نزيك دا لماويكي نزيك دا يعني هر هستيان کرد تاوانیان کردووە یەکسەر بڕیاری پەشیمان بوونەوە دەدەن هەر هەستیان کرد بێئەمری خوایان کردووە ترسی خوایان دەسێتە دڵ هەر هەستیان کرد لە ئەمری خوا لایان داوە ئیستیغفار دەکەن ئەو جۆرە کەسانە خوای گەورە دەفەرمێت فەئولائیکە یەتوب الله عەلەیهم ئەوانە خوای گەورە تەوبە و پەشیمانیان لەسەر وەردەگرێ وەکان الله عەلیمەن حەکیمە خوای گەورە زانایە یعنی هەرچی دەیکەی بە ئاشکرا بە نهێنی دەیکەی خوای گەورە ئاگای لێتە خەڵک ببینێ یان نەیبینێ وەنیەتی دڵەکەشت ئاگای لێ بە چ نیەتێک گوناهەکەی دەکەی یان لە کاتی گوناهکردنەکەیدا چۆن گوناهەکەت کردووە و بڕیار و یاساکانیشی لە شوێنی خۆیدا إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة بيقمان توبة وبشمان بونوي راستقين لا إخوة للذين يعملون السوء بأو كسانة أنجام ددن خرابة بلا بيجه بنفامي بنزانين يعني نازانن سرنجامي گناهكيان برو چوي ديان باتو لسر گناهكي چون سزا ددرين بلام ثم يتوبون پاشان يعني كزانيان گناهكيان سزاي هي يتوبون من قريب پشیمان دبنەوە لە ماوەیەکی نزیکدا ڕاناوەستن تا وەختی مردنەیە تا دوای مردنێ فەئولائیکە یەتوب عەلەیهم ئەوانە خوای گەورە تەوبە و پەشیمانیەکەیان لەسەر وەردەگرێ وەکان الله عەلیمەن حەکیمە خوای گەورە زانا و دانایە وليست التوبة خوا فرمي توبة وبشيمان بونوا بو أو كساننية وليس نية التوبة بشيمان بونوا للذين بو أو كساني طبعا يعني نا بشيمان نابنوا يعني طبعا لو حالتانا دا خلق لها مو كاتي زورتر بشيمان دبيتو بلام توبة كلا إخوا قبول نية خوا يقول أو توبة ناوي خوا يقول أو بشيمان بونوا ناوي وليست التوبة للذين يعني التوبة وبشيمان بونوا نية لای خوای گەورە تەوبە و پەشیمان بوونەوەی کەسانێک قبول نییە کە یعملون السەیئات کە کار و کردەوەی خراپ ئەنجام دەدەن لە ژیانیاندا تا چ کاتێکی حتى إذا حضر أحدهم الموت هەتا ئەو کاتەی ئامادە دەبێ هەر کامێکیان بۆ مردنێ هەتا مردن دەگاتە سەرسەریان مەلەکول مەوت خۆیان پیشان دەدا نیشانە و علامەتەکانی مردن دێتە پێشچاویان لو كاتدا دلنتي قال إني تبت الآن دل خواه استا بشيمانم خواه استا برياري قرانوم دا بولايتو أويك گناه كاتو خرابك حتى أو كاتي يقيني پیدا دبي دمري 1000 جارش بشيمان بيتوا مليون جارش داوای لێ خۆشبوون بکات و داوای لێبوردن بکات لە خوای گەورە کردوویەت یە قاعیدە کردوویەت یە یاسا توبەی ئەو جۆرە کەسانە قبول ناکە ها حەدیثەکەی دەفەرمێت إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر خوای گەورە تەوبەی عەبدەکەی خۆی قبول دەکات هەتا ئەو کاتەی يعني ڕوح دەگاتە قورقوراگەی یعنی چی ڕوح دەگاتە قورقوراگەی خۆ خەڵک چاوی لە ڕوحەکەی نییە تا ئەو کاتەی یەقینت پەیدا دەبێت یەقینت پەیدا بوو کە دەمری تەواو دەست لە دنیا شوت ئەو جار بڕیاری پەشیمان بوونەوەدا ئەو جۆرە تەوبەیە بە کەڵک نایەت و وەخوای گەورە قبوڵی ناکە وليست التوبة توبة وبشيمان بونوا نية للذين يعملون السيئات بو أو كساني أنجامي ددن السيئات يعني هرتي خرابة هي حتى إذا حضر حتى أو كاتي حضر آمادة دبي أحدهم أو كسانا الموت مردن بويان طبعا معنى كرننا موتك فاعلة يعني تا أو كاتي مردن آمادە دەبێت لەلایەن تا ئەو کاتەی کەسەکە ئامادە دەبێت بۆ مردن دەگاتەکنی ئەو کاتە قالە ئینی توبت الآن دەڵێ خوایە بێگومان من ئێستا تەوبەم کرد و پەشیمان بووم ئەوە یەک طبعا تەوبەی ئەو جۆرە کەسانە قبول نییە ولا الذين يموتون وهم كفار وأوانشي توبيان قبول نییە کە يموتون دەمرن بەڵام وهم كفار لە حاڵەتی مردنێدا بە کافری مردووە ولا الذين وأوانش توبيان لا يخواي جورا ورجرا وقبول نية كيموتون دمرن
وهم يعني أوان لحالتي روح درچون دا بباور بون طبعا لو دو حالتي دا همو كستو بيدك ها لكاتي سر مرق دا كبردن قيشتا قرقراقي هر كسك ها فرعون دا آي خواتي دكك كوتا ناو درياك وخريق ببخنشي ها وتي آمنت برب موسى وهارون إيمان هنا ها بلام خواهي قول فرم الآن استا إيمان ديني كاتي إيمان هنا تێپەڕی و بەسەرچووە یان ئەگەر کەسێک لە سەرمەرگدا فریانەکەودا هەیە مردنەکەی لە ناکاوە بەڵام بە کافری و بە بێدینی مردووە دوای مردنێ کە دەچێتە قەبر و دەچێتە گۆڕ داوا دەکات لە خوای گەورە خوایە مۆڵەتم پێ بدە مەجالم پێ بدە با بێمەوە دنیا بکردەوەی باشە و چاکە بکەم بەڵام خوای گەورە بێ دەفەرمێ کەلا ئینەها کەلیمەتون هي قائلها ئەوە تەنها قسەیەکە بۆ خۆتی دەکەی و هیچ قیمەتێکی نییە أولئك أعتدنا أوانا ما دمان كردوا بويان سزاكي بإيش أوانا كامانا يعني أو كسي كجناه خرابة دكا تا وقت مرنة بتما توبة كاتو بقرة ولا إخوة أوانا أوا توبة بونيا أجري بوهيا وأو كسشي دواي مرنة توبة دك وليست التوبة للذين يعملون السيئات توبة وبشمان بونوا بو أو كسانانية كأنجام ددن خرابة حتى إذا حضر أحدهم الموت حتى أو كاتي حاضر دبن بو مردنو تا أو كاتي مردن ديانجاتا سري وقت مردن يانده قال إني تبت الآن ضلي استا توبة كردو بشيمانم ولا الذين يموتون وأو كسانش توبيان ورجراو نية كدمرن بلا مهم كفار بباوري دمرن أولئك أعتدنا لهم أوانا ما دمان كردو بويان عذابا أليما سزايا بإيش أو زاد فرمد يا أيها الذين آمنوا أو يا ساكي لكيا أي وانك إيمان تان هناوا لا يحل لكم حلال نية بوتان أن ترثوا النساء كرها كبكنا ميرات آفرتان تان بتوبزي فيشتري باس مان كرت في الإسلام آفرتنك مارينا ددرا بلكو آفرتك بوخوي ماريبو أجر جوان باو برچاو باو بكالك هاتفايا طبعا نزیکترین کەسی مردووەکەی ئافرەتەکەی مارە دەکرد بەبێەوەی هیچ مارەیەکی بداتێ بەبێ ئەوەی هیچ ماڵێکیشی پێ بدرێت لەو ماڵی کە مێردەکەی بەجێ هێشتووە هەتا طبعا ئەوە سەبەبی هاتنە خوارەوەی هەتا کوڕ هەبووە زرداکی خۆی زرداکی خۆی باوی ئەگەر چەند شتێکی هەبوو بن داچی خۆی ناوەی بۆ خۆی لێی بووە زرداکەکانی خۆشی ئەگەر بەدڵ بوون مارەی کردوونەتەوە بەس بۆچی بەس بۆ ئەوەی تەبان ماڵەکە بۆ کەسێکی دیکە نەبێ یان ئەگەر تەبان بەلایەنەوە جوان و بەرچاو نەبوو بێ دەستیان بەسەر ئافرەتەکەی داگرتووە نیان هێشتووە ئافرەتەکە مێردی بکاتەوە بچێتە لای هیچ کەسێکی دیکە بۆی ئەو ماڵی کە هەیەی بۆ هیچ کەسێکی دیکە نەیبات و لێوێ بمرێت و بە ماڵەکە بۆ خۆیان بەجێبمێنێتەوە جا ئەوە یەکێک لە سەحابەکانە کاتی خۆی کە بابی دەمرێ دیارە حەزی لە زرداکەکەی خۆیەتی داوای کاو کاتی تەبان حکومەکە نەسخ نەبوو بوویەوە ئافرەتەکە دەڵێ من ئەتۆ وەکو کوڕی خۆ حساب دەکەم و وەکو کوڕی خۆشم وای با بچینە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچنە لای پێغەمبەر طبعا پێغەمبەر صلى الله عليه وسلم چاوەڕوانی دەکات و طبعا ئايات دێتە خوارد ئاياتێک ئێستا نەیگەیشتووی نەجارێ کە خوای گەورە بە یەکجاری طبعا حرامی دەکا کوڕ خێزانی بابی خۆی مارەکە ئەگەر دایکی خۆشی نەبێ ولا تعضلوهن يا أيها الذين آمنوا لا يحل لكم أي أوانك إيمانتان هنا حلال نية بوتان أن ترثوا النساء بيان كان بميرات نەک میراتیان لێ بستێنن ئەوە هیچ میرات لێستاندنی شەر حرامە بەڵام لێرە مەبەستی ئەوەیە حەڵاڵ نییە بۆتان ئافرەتەکان بکەن بە میرات کەڕها بە تۆبزی ئەوە یەک ولا تعضلوهن و بۆشتان نییە ناچاریان کەن تەنگیان پێ هەڵچنن ئیحرازیان کەن لتذهبوا ببعض ما آتيتموهن تا ڕێیان لێ بگرن لەگەڵ خۆی نەبن هەندێک لەو ماڵی کە پێشتر پێتان داوە ئەوەش حەڵاڵ نییە ولا تعضلوهن بۆشتان نییە ناچاریان کەن ڕێگایان لێ بگرن لتذهبوا بۆ ئەوی بیبن لەگەڵ خۆیان بۆ ماڵی باوشیانە یا بۆ لای ئەو مێردەیە کە دەیکەنەوە ببعض ما آتيتموهن هەندێک لەو ماڵی کە ئێوە پێشتر پێتان داون وەکو مارەی پێتان داون یا وەکو میرات پێتان داون یا وەکو هەدیە پێتان دراون
نەبۆتان حەڵاڵە بە تۆگزی دەستیان بەسەردا بگرن و بیانکەن بە میرات، نەبۆشتان حەڵاڵە ناچاریان کەن و ڕێیان لێ بگرن لە ئافرەتەکان کە شوو بکەنەوە یا مێر بکەنەوە یا ئەو ماڵەی کە پێشتر پێیان دراوە ناچار بکرێن کە واز لە ماڵەکەیان بێنن. ئەوە لە وڵاتی ئێمە بە نەوعی دیکە هەیە، بە هەندێک بە بنەماڵە جاری وایە ئافرەتێک بە گەنجیش لی دەقەومێت، تەمان هیچی بەتەمەن هەر کراوەتە عیبە کە لە ئیسلامدا عیبە نییە بەڕاستی. پێداویستی پیاوی بۆژنی وەژنی بۆ پیاوی تەنها لە تەمەنی گەنجێتیدا نییە بەڕاستی. لە حاڵەتی گەنجێتیدا لەوانەیە کوڕیش و کچیش بتوانن زۆرێک لە پێداویستیەکانی خۆیان جێبەجێکەن. پیاو ئەو کاتەی بەتەمەندا دەچێت و ئافرەتیش ئەو کاتێک کە بەتەمەندا دەچێت زۆرتر پێویستی بە ڕێگەزی بەرامبەرە، چونکە ژن و مێردایەتی بەشێکی غەریزەیە، بەشەکەی دیکە مەوەدە و ڕەحمە و بەزەیی و میهرەبانیە لەگەڵ یەکتریدا. بۆیە خوای گەورە لە باسی ژن و مێردا دەفەرمێت وەجعل بەینەکم المەوەدەة وەڕەحمە. خوای گەورە لە بینی ژن و مێردا مەوەدە و ڕەحمەی داناوە. مەوەدە خۆشەویستیەکە بۆ تەمەنی گەنجێتی، تەمان ئەوە غەریزەکە لەوانەیە کاریگەری هەبێ، بەڵام لە تەمەنی پیری بە ساڵتاچووندا خۆجاری وایە پیا و ژنەکە غەریزە و حەزەکەیان هەر ناژمێنێ، بەڵام هەر عاشقی یەکترین، هەر خزمەتی یەکتری دەکەن، هەر چاکە لەگەڵ یەکتری دەکەن. بۆیە تەمان کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم پێش ئیسلامیش لە ناو عەرەبەکاندا و لە ئیسلامیشدا ئێستاشی لەگەڵدا بێ لە هەموو دنیایدا جگە لە وڵاتی ئێمە ئافرەت لە هەر تەمەنێکیدا بێ چۆن پیا و طبعا بە دوای ژن و هاوسەردا دەگەڕێ، ئافرەتیش بە هەمان شێوە. لە وڵاتی ئێمە جاری وایە بە گەنجیش طبعا لە هەندێک بنەماڵەدا هەر کراوەتە عیبە، طبعا هەیە لە پێش 20 ساڵیدا شووی کردووە، جاران خۆ بە 14 و 15 طبعا کەس بەش و دراون و لەوانەیە لەو کاتەی تەمەنی و بێتە 20 ساڵ لێی قەوماوە هەتا پیر دەبێت بۆ خۆی بۆ خۆی دانیشێت بیریش لەوانەیە نتوانێت لە مێردکردنێ بکاتەوە. ئەوە بۆ خۆی بۆیە ئەو هێشتنەوەی ئافرەتان و ڕێگری لێکردنیان بەوەی کە نەهێڵی مێرد بکەنەوە و بچنە سەر ماڵ و حاڵی خۆیان تەمەنەوە ناشەرعیە و جایز نییە. خاڵێکی دیکە لە ئاەتەکەی فێر دەبین ئەوەیە ئافرەتێک کەمارەی زۆر بوو، جاری وایە پیاوەکەش جاری وایە چارەی ژنەکەی خۆی ناوێت چی دەدەکات؟ تێ تەعزیری دەدا، سزای دەدا، وەک دەڵێ ئیحراجی دەکات، ناڕەحەتی دەکات، بۆچی بۆی ئافرەتەکە بۆ خۆی هاواری لێ هەستێ چێ لە مەحکەمەی دەعوایەکی لەسەر قەید کا بڵێ ئەوە وازم لە مارەیەکەی خۆم هێنا بەس بە دەستم لێ بکاتەوە کەسەکە تەلاقمدا وازم لێ بێنێ. بە نیەتی ئەوەی تەمان ڕێگریکردن لە ئافرەت بۆ ئەوەی شوو نەکاتەوە تەمان هەر ناشەرعیە یان ناچاریکەی ئەو ماڵی کە پێت داوە وازی لێبێنی لە حاڵەتی طەبیعیدا بە هیچ شێوەیەکی دروست نییە. لا يحل يا أيها الذين آمنوا لا يحل لكم أن ترثوا النساء حلال نییە بۆتان ئەی ئیماندارینە ئەوەی ئیماندار بێ ئەن تەریثوا النساء کەرها بە تۆبزی ژنان بکەن بە میرات، ئەوە یەک، ئەوە یاسایەک. ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن، بۆشتان حەڵال نییە تەنگیان پێڵچنن، ولا تعضلوهن يعني ناچاریان کەن تەنگیان پێڵچنن ناڕەحەتیان کەن لتذهبوا ببعض ما آتيتموهن بۆی نەبن لەگەڵ خۆیان هەندێک لەو ماڵی کە پێتان داون. ئەوە دوو ئیلا لەس حاڵەتێکیدا جائزە ناچاری ئافرەتەکەی کەی داوای تەلاقکە یاواز لە ماڵ بێنێ ئەگەر ئیلا ئەن یەئتینە بفاحشەة مبینە، ئیلا ئەگەر هەستن ئەو ئافرەتانە بە ئەنجامدانی داوێن پیسی و لەشفرۆشی و وەک دەڵێ کارێکی نابەجێی ڕوون و ئاشکرا بە بەڵگە و دەلیل بسەلمێنرێکەوە ئافرەتە ڕەوشتی تەواو نییە یان بەو پارە و سەروەت و سامانەی تۆ دەڕوان خراپە و تاوان دەکات بۆت هەیە ناچاریکەی داوای تەلاقکە یان واز لە مڵک و ماڵەکەی بێنێ بۆی گوناهی پێنەکە ئیلا ئەن یەئتینە بفاحشەة مبینە، مەگەر هەستن بە ئەنجامدانی فاحشە یعنی زینا و داوێن پیسیەکی ڕوون و ئاشکرا. لە حاڵەتێکدا کە ئافرەتەکە لە شپیس و داوێن پیس بوو دەکرێت کەسەکە ناچاری ئەوەی کا داوای تەلاقکە، ناچاری ئەوەی کەی داوای یعنی واز لە هەندێک لەو شتەی بێنێ کە پێشتر پێت داوە، لە غەیری ئەوە هیچ بیانوێشی دیکە نییە بۆەوەی پیاو بتوانێت ڕێگە لە ئافرەت بگرێت. وەلا وحاشروهن بالمعروف، پاشان دەفەرمێ مامەڵە لەگەڵ ئافرەتاندا بکەن بە شێوەیەکی جوان و باش، ئەوانەی کە دەبنە هاوسەرتان و خێزانتان
ئەلی فەئین کەریهتموهن ئەگەر خێزانەکانی خۆتان ڕق لێبوون یا ڕقتان لە هێندێک لە سیفات و لە کردارەکانیان بوو چی بکەی باشە تەلاقی بدەی یان ئارام بگری کامیان چاکترا فەئین کەریهتموهن ئەگەر طبعا کەس نییە 100% کەسی بەرامبەری قبول بێت هەرچی وا بڵێ ڕاز نییە وایە یعنی ئەوە لە دنیادا شتی وان نییە هیچ پیاوێک نییە ئەوەی دەڵێ لە پێش چاوی خەڵکی بە خێزانەکەی خۆی دەڵێ حۆریە و لە هەموو خەڵکی مەلیکە جەمالەیە و مەدحی دەکا و پێی هەڵات دەڵێ دڵی وان نییە ڕاز ناکە بەتەکید وان نییە و ئافرەتیش طبعا مێردەکەی هەر چیەک بێت ئیلا 100 صفاتی باشی بڵێ دوایە بریا وانە خۆزیە ئەوەی ئاوانە بایە ئەوەشی بەنەوعێکی دیکە بایە بۆیە ڕازیبوونی تەواو طبعا لە بینی ژن و مێردیدا نییە بەڵام یاسای خوای گەورە چۆنە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بە سیفەتێکی خراپی کەسی بەرامبەر وار لێ نەکا لێی دوورکەویەوە ئەگەر کەسەکە سیفەتێکی خراپی تێدایە بۆ ببێتە هۆکاری ئەوەی لێی دوورکەویەوە خۆ چەندان سیفەتی باشی هەنا وایە کە سیفەتێکی خراپ ببێتە هۆکاری ئەوەی ڕقت لێیتی ئەی بۆ دە سیفاتی چاک وانە هەر کامێک لە ئینسانەکان بێنی ئەگەر ئینسان عەدالەتی هەبێ ها وایە چاکە و خراپەکانی بەرامبەرکە زۆربەی خەڵکی چاکەکانی زۆرترن لە خراپەکانی وایە بەڵێ ئینسان دەبێت ڕقی لە سیفاتی خراپ بێ لە هەر کەسێکدا هەبێ وایە ئەدی سیفاتی چاکەکان کە بەداخەوە ینی عەدالەتمان نییە جاری وایە کەسێک هەزار چاکەی هەیە لەگەڵ خۆشمان بەڵام یەک جار لە ژیانیدا خراپەی دەکا یەکسەر زەربێکی ڕاستە و چەپی بەسەردا دێنین بەتایبەتی لە بینی ژن و مێردیدا طبعا ژن و مێرد هەموو سڕ و نهێنیەکی یەکتری دەزانن چاکە و خراپەی یەکتری دەزانن بۆیە خوا دەفەرمێ فەئین کەریهتموهن ئەگەر ڕقتان لەو ژنانەش بوو کە لەگەڵتاندان لە سیفات و کردارەکانیان بەلاتانەوە پەسەند نەبوون ئارام بگرن چونکە فعەسا ئەن تەکرهوا شەیئەن فعەسا نزیکە ئەن تەکرهوا شەیئەن ئێوە شتێکتان بەلاوە قورس و گران و ناخۆش بێ بەڵام وەیەجعل الله دابنێ خوای گەورە لەناو ئەو شتەدا خەیڕەن کەثیرا خێر و بەرەکەت و پیرۆزییەکی زۆر فەئین کەریهتموهن ئەگەر ڕقتان لە ژنەکانتان بوو تەبەن ئەو بەعەکسەکەشی باسەکە باسی ژنانە دنا فەرقی نییە ئەگەر ئافرەتێکیش ڕقی لە مێردەکەی بوو داوای تەلاقی بکەیان ئارام بگرێ چاکترە بۆ چونکە فعەسا ئەن تەکرهوا شەیئەن لەوانەیە زۆر جار ئەن تەکرهوا شەیئەن شتێکتان بەلاوە ناخۆش و گران و قورس بێ بەڵام وەیەجعل الله فیه لەوانەیە خوای گەورە بیخاتە ناو ئەو شتەی کە تۆ ڕقت لێتی کە تۆ پێت ناخۆشە خەیڕەن کەثیرە خێر و بەرەکەتێکی زۆر جا لە تەفسیرەکانتە دەڵێن زۆر جار وانە پیاوێک بۆ خۆی لەوانەیە بێکەڵک بێ وایە بەڵام ئافرەتەکە سەبر دەگرێ و ئارام دەگرێ منداڵێکی ساڵح و باشی دەبێتە پەناگا بۆ دایکەکەی و قەرەبووی ڕابردووی خراپەی مێردەکەشی بۆ دەکاتەوە وایە بەعەکسیشەوە ئافرەتی وا هەیە بۆ خۆی لەوانەیە خراپ بێ وایە بەڵام خوای گەورە لەو ئافرەتەی منداڵی ساڵح و باشت دەداتێ لەوانەیە منداڵەکە هێندە چاک بن خراپەی دایکەکەشت لەبیر بنەوە ئەوە یەک وە قۆناغیش هەندێکی جاریش هەیە بە قۆناغە لە قۆناغێکیدا مەسەلەن ژن و مێردێک بەتایبەتی باسی ژن و مێردیە بەیەکەوە زۆر نەگونجاو و ناتەبان وایە بەڵام کە سەبر دەگرن لەگەڵ یەکتری دواتر ئەو نەگونجان و سیفەتە خراپانەی کە لە بینیاندا هەبوون دەبێتە ڕک پێسەوانە و عەکس دەبنەوە کە ئەمە بە چاوی سەریش بینی ومانە ئەو ماوانە ئافرەتێک باسی مێردەکەی دەکرد طبعا هەرچی بۆ تەفسیر دەکرد ئەوە هەرچی خێر بێ هەرچی چاکە بێ هەرچی باشە بێ وەلحاصڵ تێیدا نییە بە هەموو نەوعێکی وەلحاصڵ خۆی یەکلا کرد بۆیەوە بۆ جیابوونەوە تەلاقدان و ئەوانە دوای فترەیەکی دەیگوت یان ئێستا گاڵتەم بەخۆم دێتێک کە پێشتر ئاوا بیرم کردوتەوە کەسەکە گۆڕانکاری بەسەرداهات وەکە گۆڕانکاری بەسەرداهات قەناعەتی تۆش دەگۆڕێ بۆیە خوا دەفەرمێ وعاشرهن بالمعروف مامەڵەیان لەگەڵدا بکەن بە چاکی ئەگەر کەسەکەش خراپ بێ فەئین کەریهتموهن ئەگەر شتێکتان لە ژنەکانتان پێ ناخۆش بوو فعەسا ئەن تەکرهوا شەیئەن لەوانەیە زۆر جار شتێکتان پێ ناخۆش بێ وەیەجعل الله فیه خەیڕەن کەثیرا خوای گەورە خێر و پیرۆزی و بەرەکەتی زۆری تێ بخات